سەرەڕای ڕاگررتنی 11 کەس لە سەرپەرشتیارانی خۆپیشاندانەکانی مامۆستایان لەلایەن ئاساییشەوە، بەڵام خۆپیشاندانەکان بە شێوەیەکی فراوان ئەنجام درا. وێڕای فشارەکان لە ناوەندە پەروەردەیەکان بۆ کردنەوەی دەرگای خوێندنگاکان. ئاسایشی سلێمانیش دوێنێ 13 مامۆستایی بۆ ماوەی 8 کاتژمێر ڕاگرت و مامۆستایان دەڵێن داوایان لێکراوە خۆپیشاندانەکان ڕابگرن، بەڵام مامۆستایان پەیوەست نەبوون و ئەمڕۆ فراوانتر لە جاران ڕژانەوە سەر شەقام. دوجاری ژەیە بە بژاردەی ئەمنی کۆتایی بەم ناڕزایەتیە بەرفراوانەی مامۆسایان و فەرمانبەران و چین و توێژەکان بێنێ لە کاتێکە ئەو بژاردانەی کە ئەوان بیری لێکەنەوە زۆر خراپە بۆ ئایندەی ئەم ناوچەیە، بۆ دیموکراسی، بۆ ئەو شیعار و بانگەشانی کە خۆیان بانگەشەی بۆکەن زۆر خراپە. هیوادارم هیچ کات بیر لەوە نەکەنەوە. مامۆستایان دەڵێن ناگەڕێنەوە هۆڵەکان تا داواکاریەکانیان جێبەجێ نەکرێت کە سەرەکیترینیان موچەیە. ئەمە لە کاتێکدایە زیاتر لە 4 مانگە خوێندن لە پارێزگای سلێمانی هەڵەبجە ئیدارەکانی ڕاپەڕین و گەرمیان ڕاگیراوە. بێگومان ئێمە بەردەوامە بین لەسەر وەرگرتنی مافەکانمان لەبەرەوەی ئەمە شۆڕشی برسیە، شۆڕشی برسێتی بە ئاسانی سەرەکەوێ، شۆڕشی شارستانیە. هەرچەندە دەرگای بەشێکی زۆر لە قوتابخانەکانی سلێمانی کراونەتەوە، بەڵام مامۆستایان پەیوەست نین بەدەوام و بە مەژمەترسی جددی لەسەر خوێندنی ئەم ساڵ هەیە. ئەم قەرەباڵەخەی ئەم گورج و گۆڵێ ئەم پێشانگەی مامۆستایان کە ئەمڕۆ ئەیبینن وەڵامە بۆ ئەم حکومەت و دەسەڵاتە کە ئێمە بەردەوامین لە خۆپیشاندان هەتا جێبەجێکردنی مافەکانمان. حکوومەتی هەرێم لە چاوەڕوانی هەمواری بووجە و مامۆستایانیش بە سەردانە بەردەوامەکانیان بۆ بەغدا چاوەڕێی حکوومەتی عێراقین تا موچەکانیان ڕاستەوخۆ بدات دوای 10 ساڵ بایکۆت بە یەکجاری لە هەرێم کۆتایی پێبێت. سنوورکەریم، دەنگی ئەمریکا، سلێمانی.